خاتون جان ئینە خزمەتی یەکەم جار تەوەن تۆ خۆ پێ خۆش نییە ناوی خۆت خەڵک بێناسێ و مافی خۆتە پێ دەڵێن سۆس خۆ بێ شتێک لە بینمانە هەبێت تا بتوانین قسەی لەسەر بکەین جەنابیشە کاکە ڕەنج باشە باش خات و سۆزیێنە لای تۆ دەست خۆش کاک دکتۆر سپاس بۆم دەرفەتە کاک دکتۆر من وا هەستەکەم ئەم هاوسەرەی من هیچ ئێمەی خۆش ناوێ هیچ سۆز و مححیبەتێکی بەرامبەر ئێمە نییە تەنها بیر لە خۆشیەکانی خۆیە کاتەوانێ تەنها بۆ خۆش یعنی هیچ شتێکی نییە کە ئێمە دڵخۆش بکە من و مناڵەکانم زۆر خۆپەرستە ئێمە بە مرۆڤ هەر نازانێت یعنی ئەمە ئێستا بڵین هەستێکە لای تۆ دروست بووە ینی ئەو هەستە ئەو شعورە لە لای تۆ هەیەکەوە هەستەکەی ئەم پیاوە و کەسێکە تۆی خۆش ناوێت ئەی بۆ هێناوتە براکەم کە خۆشت ناوێت ئەوە ئێستا لەوانەیە تۆ بڵی نامن خۆشمەوێ عیبی نییە وان نییە بەڵام ئێمە لە بواری دەرونیە کە قسە لەسەر شتەکان نەکەین درک پێکردنی کەسەکە مهمە یعنی ئێسام خاتونە ئەگەر واژ نەوێت بەڵام مادەم ئەم هەستەی هەبێ ئاوا تێگەیشت بێت لە تۆ بۆیە پەیوەندیەکان لەقە بۆیە کێشە هەیە لە نێوانتانە چی وای کردووە ئەم خاتونە ئەم هەستەی لەلا دروست بێت یاخود تۆ چی و کردووە تا ئەو وا بەم شێوە بیرکاتەوە سواز بۆ تۆ دوکتۆرگیان بۆ گوێگرتن لە کێشەی ئێمە بەڵام من تێناگەم بۆ وا ئەڵێ لەکوێوە سەرچاوی گرتووە کە وا هەستەکات کە من خۆشم نەوێت ئەگەر خۆشم نەویستایە هاوسەرگیم لەگەڵە کرد مناڵەکانم وەک چاوم خۆشەوێ بەڵام هەمیشە ئەو گومانە دروستەکات هەمیشە ئەو وا بیرەکاتەوە کە من خۆشم نەویستون یا مناڵەکانم خۆش ناوێت کێ هەیە چ باوکێک هەیە خێزانەکەی خۆی خۆش نەوێت مناڵەکانی خۆش نەوێت هەمیشە لەو گومانە ئاژی تەخاتون ئەڵێ سۆزەخان ئەڵێ من خێزانی خۆم خۆشەوێ هاوسەری خۆم خۆشەوێ بەڵام تۆ وەهمە خەیاڵێکە یا خۆ دروستی کردووە کاک دکتۆر خۆشەویستی هەر بە قسە نییە ئەبێ بیسەلمێنێ بۆ ژن و مناڵەکە یانی ئەم خۆی چی خواردنێ خۆشە ئەیخوا کوێی بوێ ئەچێ چەند وڵاتە چێ لەگەڵ برادەرەکانیە هیچ شتێکیان هیچ شتێکی بۆ ئێمە نییە ئەم تەنها کێشە و مەشاکلەکەی لە ماڵەوە بۆ ئێمەیە خۆشەویستی هەر تەنها ئەوە نییە بەدەم پێ بڵێ خۆشمەوێ من پێویستم بەوە نییە ئەگەر ئەو نازانم چۆن ئەو هەستە دەربوو ئەگەر ئەو هەموو کاتێک کە لە دەرەوە ئەی بەسەری ئەبات و ئەڕات بۆ وڵاتین دەرەوە بۆچی تۆزێ دانانیشە لە ناو ماڵ و مناڵەکە ئەم هەر جاری وایە من بیر لە شتی وە ئەکەمەوانێ ئیتر تەواو مێشکم ئاڵۆزە بێ ئەم ئەو نەڕەزیلە هەنێک کات بێجگە لە ئەو هەموو پارەی هەیە ئەم من هەر نازانم لەکوێدانی 35 دەفتەری هەیە تا ئێستا من ئاگاداری ئەو شتەنی چۆن نەزانی کە ئاگادانی 35 هەنێک کات برادەرەکانی باسی ئەکەن ئەو بەو هەموو دەوڵەمەنیشە جل لە برادەرەکانی داواکات لە خۆی بپرسەڵێ نا من شتی وانە وڵا کاک دکتۆر ئەوڵێ ئاگادار نیم ئەفو ئەوڵێ ئاگادار نیم لەوەی کە 35 دەفتەری هەیە خۆی بۆ خۆی ڕاستیەکە ئەشارێتەوە ئەگەر نەزانێت 35 دەفتەرم هەیە چۆن ئەڵێ 35 دەفتەری هەیە وانێ برادەرەکانی هەموو کاتی ئەو قسەیاکەن کە هێن بۆ ماڵمان ئەڵێ ئەو هەموو پارەی بۆ چێ پێیاکات چێ لە برادەرەکان نانوێ پەیوەندی نێوانتان خۆش بێ چێڵێ مەبەستیانە تێکی بن چێڵە مرداحن بە و چێڵێ ڕاستە قسانە ئەوانە قسەوە قورعان نێکچی من چێڵەوە تۆ دڵنیا بووی تاکی دەلێکردەوە بەڵێ دکتۆریان وڵی ئەگەر ڕێگا چۆن ڕێگەیە بەخۆی قسە بکات با ڕێگە بە بۆی منیشکە قسە بکەم یانێ بۆ خۆی بۆ خۆی تێنەگەشتنێکە لە ئاست ئەو بیرکردنەوەی کە ئێستا هەیەی باسی سەفەری کرد من هەمیشە کاتێک کاچمە دەرەوە هەموو هاوڕێکانم هیچیان خێزان و مناڵیان لەگەڵان نییە ئێمە بۆ تیجارەت چدینە دەرەوە و باسی واکە کە جل ئەو ئازایەتی ئەوە حتمما کە ئەگەر من داوای جل لە هاوڕێکانم کەم یا باسی مەبلەغی پارەی کرد مەبلەغی بادە 35 دەفتەر نا لەوە زیاترە 35 دەفتەر نییە چکە بازرگانی بە 35 دەفتەر ناکرێ ئەکرێ زۆر لەوە زیاترم هەبێ ڕەنگە ئەو تەنها ئەگەی لە 35 دەفتەرەکە هەبێ بەڵام من هەمیشە ئەڵێم کاتێک کە ئەچینە دەرەوە بۆ سەفەر وا باشترە خێزان و ناڵت لەگەڵ نەبێ لەبەر خاتریەوەی کە ڕۆژانە ڕوبەڕوو بینین و بیستنی چەندین
حادیسا بین و ئەگەر چیش کە ئێمە ئەچینە دەرەوە ئێمە بۆ تیجارەتە ڕۆین و لە کاتی تیجارەتیشا ئەکرێ و ئاساییە هەندێک کات بۆ خۆت بەسەربەری تۆ لێرەوە ئەچە وڵاتێکی قسەین پێویست دەکات چەند کاتت بە تیجارەتەکەت داوە ئەوە نەش لەگەڵ هاوڕێکانت یعنی بەڵام بۆچی تێناگەم هەمیشە ئەپرسێ بۆ لەگەڵ ئێمە نایتە دەرەوە هاتنە دەرەوە ئێمە سەبەبێکی کەیە حتمما